سڵاتان لێبێ بۆم هەفتەیەش بە کۆمەڵی بەرگە و بابەتی نوێی ئابووری لە جیانەوە تا کوردستان لە بەرنامەی ژێرخان لە خزمەتانەی. هەواڵەکانی هەفتە سەرەتا لە پەیوەندی ئابووریەکانی نێوان رووسیا و سعودیا و دەست پێکەین. رووسیا و سعودیا وڵی باشکردنی پەیوەندی ئابووریەکانیان دەدەن. قەبارەی و بەرهێنانی رووسی لە سعودیا بەرز بووەتەوە بە پێی وتەی سەرۆکی دەستەی و بەرهێنانی سعودیا. رووسیا لە بەرەو پێشبردننی ئابووری سعودیا لە چارچێی پلانی درێژخان بۆ ساڵی 2030 ڕۆڵی دەبێت. لەو چوارچێوێژدا و بەرهێنان لە سعودیا دەکات تا مانگی 12 ساڵ 2007 ژمارەی دامەزراوەکانی رووسیا لە کەرتی و بەرهێنانی سعودیا گەیشتوەتە 23 دامەزراوە بە سەرمایەی زیاتر لە 104 ملیۆن ریاڵی سعودی. بە گوێرەی دەستگای و بەرهێنانی سعودیا زۆرینەی و بەرهێنانی رووسی لە کەرتی پیشەسازی کۆبووەتەوە بە بەهای 70 ملیۆن ریاڵ بەڕێژی لە 67. هاوکات بڕیارە سندوقی و بەرهێنانی رووسیا 7 ملیۆن دلار لە پرۆژەی نیومی سعودیە خەلفکە کە شا سەلمان بڕیاری لێداوە. نرخی یەک بەرمیل نەوتی خاوی برێند لە کۆتایی هەفتەدا گەیشتە 62 دلار و 21 سنت. کۆتایی هەفتە نرخی یەک بەرمیل نەوتی برێند بە 61 دلار و 31 سنت دەستی پێکردو. باشترین نرخشی لە 62 دلار و 24 سنت تۆمار کرد. کۆتایی هەفتە نرخی یەک بەرمیل برێند بە 62 دلار و 5 سنت دەستی پێکرد. بەڕێژەی لە 0.25 بەرز بوونەوەی بەخۆ ببینی و گەیشتە 62 دلار و 21 سنت. لامان کادا نرخی یەک بەرمیل نەوتی خاوی ڕۆژاوای تەکساسیش بە 56 دلار و 70 سنت فرۆشرا. هەواڵێک لەبارەی ئەڵماسە ناوازەکەەوە وڵاتی سیرانیۆن لە ڕۆژاوای ئەفریقا کە خاوەنی گەورەترین ئەڵماسی خامە. ئەڵماسی ئاشتی 709 مسقاڵی بە 6.5 ملیۆن دلار فرۆشت. ئەڵماسی ئاشتی لەلایەن حکوومەتی سیرالۆن لە نیویۆرک خرایە زیادکردنێکی ئاشکراوەیش بە مەبەستی بەکارهێنانی لە پرۆژەی گەشەسەندن و یارمەتیدارانی هەژارانی وڵاتەکە. لە زیادکردنەکەدا خاوەنی گراف دایامۆندی بەریتانی بە ناوی لۆرەنس گراف ئەڵماسەکەی کڕیەوە. بڕیارداهاتی ئەڵماسەکە لە پرۆژەکانی گەیاندنی ئاو و کارەباوکردنەوەی خوێندگە و بینایی نەخۆشخانە لە گوندەکانی ناوچەی کۆریادۆ خەرج بکرێت. و لە عێراق کۆماری ئیسلامی ئێران و حکوومەتی عێراقی ڕێکەوتن لەسەر هەناردەکردنی ڕۆژانە سی بۆ 6,000 بەرمیل نەوتی کەرکووک بۆ کرماشان. جەبال عایبی وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند ڕێکەوتنێکیان کردووە لەگەڵ ئێران بۆ گواستنەوەی سی بۆ 6,000 بەرمیل ڕۆژانە نەوتی زیادەی کەرکووک لە ڕێگەی تەنکەرەوە تاکو تاواکردنی بۆری نەوتی نێوان هەردوو وڵات. ڕاشیگەیان ئەم ڕێکەوتنە کۆمپانیای سۆمۆ لەگەڵ لایەنی ئێرانی واژووی کردووە. لایەنی عێراقی هەڵدەسێت بە ڕادەستکردنی ئەو بڕەنەوتە لە سنووری پارێزگای کرماشانی ئێران لە بەرامبەری ژە ئێران ئەو بەرهەمە نەوتیەکان بۆ عێراق دەگوازێتەوە لە ڕێگەی بەندەرەکانی باشوورەوە. ئاوکات عەلی یاسری بەڕێوەری کۆمپانیای بە بەزارکردنی نەوتی عێراق سۆمۆ جەختی لەسەرەوە کردەوە. ڕێکەوتنەکە پشکی دەبێت لە زیادکردنی دەواازەکانی هەناردەکردنی. هاوکات مامەڵەکردن بە نەوتی کەرکووک بەپێی بەرنامە ڕێژی ئابووری عێراق وتیشی هەناردەکردن بەم زوانە دەست پێ دەکاتەوە. پەرلەمانتارێکی کوردستان جەخت لەوە دەکاتەوە ئەو نەوتەی 4 ساڵی دیکەش بەرهەم دێت لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە فرۆشراوە. داهاتەکەی نادیار عەلی حەمە ساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان وەڵامی وەزارەتی سامانە سروشتیەکان دەداتەوە و جەخت لەوە دەکاتەوە ئەو نەوتەی 4 ساڵی دیکە بەرهەم دێت فرۆشتویانە و پارەکەی نادیارە لە بەشێکی دیکەی وەڵامەکەی ئەو پەرلەمانتارەدا بەهۆی سیاسەتی چەوت و پڕدزی ئەو نەوتەوە ئەم وڵاتە تووشی داڕوخانی گەورە دەبێت. میلەت بێموچە و بێنان دەبێت. عەلی حەمە ساڵح دڵنیای دەدات ڕۆژێک دێ بەرپرسانی حکوومەت و کەرتی نەوتی هەرێمی کوردستان لەسەر دزینی هەزاران ملیۆن دۆلاری ئەم وڵاتە دەچنە دادگا. پێشتر وەزارەتی سامانە سروشتیەکان ڕوونکردنەوەیکی لەسەر فرۆشتنی نەوتی خاوی شێڵگەی شێخان بە 18 دلار بۆ هەر بەرمیلێک بڵاو کردەوە. ئەمە هەواڵەکانی هەفتە بوون. دەچینە بڕگەی جیاواز لە هەواڵ. مانگی ڕابردوو بەپەی داتەکانی پریوەری 300 ملیۆن کەس لە ئەندرۆید بەرنامەیان دابەزاندووە بۆ مۆبایلەکانیان. لەسەر و هەمووشیانەوە ماسنجەر واتسئەپ بووە کە 75 ملیۆن کەس بۆ ئەو بەرنامەیان دابەزاندووە. بەڕێزان گرافیەکمان ئامادەیە. بەپەی داتەکانی پریوەری داتا کە پێگەیەکی دامەزراکی تایبەتمەندە بەو ینی بە ڕێژەی بەکارهێنانی ئەپی ناو مۆبایلەکان ئەندرۆید
ماسنجەر واتسئاپ واتە نامەگۆڕەوەی واتسئاپ ڕێژەی دابەزاندنی لە ئەندرۆید لە 74.68 بووە و دوایە ماسنجەری فەیسبوک دێ لە 16.13 بووە واتە 16.13 ملیۆن کەس ئەم ئەپەی دابەزاندووە دوایە ویشیەت کە 33.41 ملیۆن کەس ئەم ئەپەی دابەزاندووە. چوارەمین ئەپ کە دابەزێنراوە لە مۆبایلەکانە لە ڕێی پلەیستۆرەوە فەیسبوک وە کە لە 28.86 ملیۆن کەس بووە و دواتر ئینستاگرام دێت کە 28.86 ملیۆن کەس بووە. فەیسبوک لایت 20 ملیۆن کەس ئەم ئەپەیان دابەزاندووە لە ڕێگەی پلەیستۆرەوە و دوای فەیسبوک لایت سناپچاتیە لە 16.10 ملیۆن کەس ئەم ئەپەیان دابەزاندووە دوایە ئەلی ئیکسپرێس شۆپینگ کە بەنامێک تایت بە بازاڕ و ئاڵوگۆڕی یعنی کڕین و فرۆشتنی شتە ئەم ئەپەیان دابەزاندووە کە 14.26 ملیۆن کەسەکە دوایە دەنیەت کە 13.3 ملیۆن کەسەکە دوایەوە سەبەوەیە دیارە خۆشەکە کە 10.96 ملیۆن کەس ئەم ئەپەیان دابەزاندووە بە مەبەستی یاریکردن. ئەمە گرافیکێکی تایبەت بوو بە دابەزانی ئەپەکانی مۆبایل بۆ مانگی ڕابردوو. بەڵێ بەڕێزان ئەمڕۆ ڕۆژی گیانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی بوو وەک ئەزانن لە عێراق و لە هەرێمی کوردستانیش گەندەڵی دۆخێکی ناباوی بۆ ئابووری هەرێمی کوردستان و عێراق دروست کردووە بە جۆرێک ئابوووریەکەیان بە هیلاک بردووە. بەڵێ بەڕێزان من گرافیکێکم هەیە هاوکات لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر محەممەد ڕەوف پسپۆڕی ئابووری لە ستۆدیۆ ئەم پرسا بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی فۆکەسەخێنە سەرباری دارایی تاوتوێیەکەن. پرۆفیسۆر زۆر بەخێر بێ بۆ جارێکتر لە بەرنامەی ژێرخان. پێم خۆشە پێشترە چینە لای ئامارێک و دواتر قسە لەسەر هەم ئامارەکان و هەمیش ئەم پرسە گرنگە ئەکەن کە ئێستا ئابووری هەرێم عێراقی بە هیلاک بردووە. لە مانگی ئەمە بەپێی دەستەی نەزاهی هەرێمی کوردستان لە مانگی یەکێکی ئەم ساڵەوە تا ساڵی 2017 تا 31/6 ئەم حاڵەتانە ینی هەبوون لە لای دەستەی نەزاهەیی هەرێمی کوردستان. لە هەولێر 15 حاڵەت هەبووە. ئەم 15 حاڵەتە ڕەوانەی دادگا کراوە لە سلێمانی 3 حاڵەت دەبووە لە دهۆک 1 حاڵەت هەبوواتە کۆی گشتی ئەو حاڵەتانەی کە گومانی گەندەڵیان لێکراو یان گەندەڵی بوون ڕەوانەی دادگای تایبەتمەند کراون. واوکات دادگاکانی ترجگە لە دادگا تایبەتمەندەکان لە هەولێر 5 حاڵەت هەبووە لە سلێمانی 10 حاڵەت هەبووە لە دهۆک هیچ حاڵەتێک نەبووە. کۆی گشتی ئەو حاڵەتانەی جگە لە دادگای تایبەتمەند کە ڕەوانە کراون ئەو کەیسانی گەندەڵی بۆ ڕەوانە کراوە 15 حاڵەت بووە. ئەو کەیسانی کێسە لە ژێر دادگایکردنان تا بەرواری 31/6/2017 9 کەیسە لە هەولێر سلێمانی 15 کەیسە و دهۆک 24 کەیسە کۆی گشتی کەیسەکان 48 کەیسە. ئەو کەیسانی کە یەکلایی کراونەتەوە و بە گەندەڵی دەرچوون لە هەولێر 1 کەیسە لە سلێمانی 2 کەیسە و لە دهۆک 22 کەیسە و کۆی گشتی ئەو کەیسانی کە یەکلایی کراونەتەوە 25 کەیس بوون. پرۆفیسۆر پێم خۆشە دووبارە بە خێرات نەکەم پێم خۆشەکە قسێکە دەبێت لەسەرم داتانێکەمە داتای دەستەی دەستپاچی هەرێمی کوردستانە. لە ڕاستیا گەر ئەمە ئەم داتانە ڕاست بێت ئەگەرچی ڕاست نییە هەرێمی کوردستان پاک و پوخترین وڵاتە لە هەموو عالەمە. یعنی پلەی یەکەم دێ لە وڵاتانی کە گەندەڵیتیانی لە ڕاستیا ئەم داتانە شتی زۆر بچووکن ئەو خەڵکانەیە کە لەوانەیە بە مەبەستێک گویستی بتیان یاعیلایان بن یعنی بڵێن یاخۆ تووشی مشکلایان بکەن یاخۆ لەم ڕێگەیەوە شتێکیان بۆ بدۆزنەوە بۆی دەریانکەن لە وەزیفەکانیان. ئەیجینا لە ڕاستیە ئەوەی هەیە و کە پێوترێ گەندەڵی و من حتا بە گەندەڵیشی نازانم شتێکە لە سەر و گەندەڵیشەوە هەرێمی کوردستان وانییە لە ڕاستی. دوو تۆ قسە لەسەرەوە ینی ئێستا هەرێمی کوردستان و هەم عێراقیش ینی شتێک ینی وەکو بەڕێستان فەرمووتان شتێک نەماوە بە ناوی گەندەڵی ینی لە سەر و گەندەڵیش ینی دۆخێکی زۆر ئاڵۆز دروست بووە کە ئەمە ینی ئەگەر تۆ ناویی بۆ بدۆزیتەوە نازانم ینی وەکو پسپۆڕێک ینی چ ناویی لێ ئەنێ یعنی باشە تا بڵێم بۆچی من لە سەر و گەندەڵیەوەی بینم چکە لە ڕاستیە
یعنی وشەی گەندەڵی مانای ئەوەیە جهتێک کەسێک ئەو دەسەڵاتی کە پێی سپێراوە بەکاری بێنێ بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی لەسەر و ئەو دەسەڵاتی کەوا هەیەی بەڵام لە هەرێمی کوردستانە لە ڕاستە تا ڕادێکی کەمتریش لە عێراقا ئەمە زۆر گەورەترە لەوە چکە ئەو کەسانی کە ئەم شتە خراپانە ئەکەن وە نەبێت یعنی بڵین جهتێک بتوانێت لێپرسینەوەیان لەگەڵا بکە یاخو یاسایەکە بێ لە سەرویانەوە بێت ئەگەر بێت و کەشفیان کە بیانداتە دادگا چکە ئەو خەڵکانی کە ئەو شتە ناحەقیانەکەن بە وڵات لە ڕاستە خۆیان مشروعیەتیان بە خۆیان داوە شەرعەتیشان بەو کارە خراپانیان داوە کە ئەیکەن و مؤسساتەکان لەژێر دەستی خۆیانایە بە مؤسساتی بڵین حتا دەستگای نەزاهەش و یاساکانیش کەواتە بڵین ئەمان جهتێکن لەسەر و یاساوە باش پێ خۆشیانی هەر لە ڕووی ئابوووریەوە ینی پێناسێکی گەندەڵی بکەین گەندەڵی پێناسی چییە و بچی ئەوترێ گەندەڵی بۆی بەرچاوی بینەرەکانمان ڕوون بێ لەبارەی گەندەڵیەوە بڵێ خۆی لە ڕاستە گەندەڵی ئەکرێت بڵین کەرتی تایبەتی شا بکرێت وە لە کەرتی گشتی شا بکرێت لە کەرتی تایبەتە بۆ نمونە دام و دەستگاکانی کەرتی تایبەت ئەگەر کەسێک وەزیفەیەکی پێسپێرا ئەگەر ئەو وەزیفەی کە پێی سپێراوە ئەو دام و دەستگایە و ئیمکاناتی ئەو دام و دەستگای بەکاربێنێ هەمووی یاخۆ بەشێکی بۆ بەرژەوەندی خۆی ئەوە گەندەڵی لەو دام و دەستگایە بەڵام ئەوەی کە ئێمە مەبەسمانە زیاتر و لە هەرێمی کوردستان و حتا لە عێراقیشە لەبەرەوەی کەرتی گشتی کەرتێکی ئەجگار گەورەیە و زۆرتر ئەو حاڵەتە نەخوازراوانە کە کرێ و کە هەندێک کەس پێ ئەڵێ گەندەڵی و من لە گەندەڵی زیاتر ئەیبینم کە تاڵان و بڕۆ و تاڵانچێتیە و ناحەقیکردنە لە ڕاستیە بە وڵات ئەوەیە یعنی ئەگەر بێنە سەر مەفهومە عیلمیەکەی لە کەرتی گشتیا کەسێک کە وەزیفەیەک وەرەگرێ لە کەرتی گشتیا ئەو کەسە طبعا استحقاقی خۆی وەرەگرێ ینی بە وڵانی موچەکەی خۆی وەرەگرێ بە پێی ئەو وەزیفەی کە ئەنجامی داوای یعنی ئەو کارێکە ئەیکات استحقاقی خۆی وەرەگرێ طبعا دەسەڵاتیشی هەیە بەڵام ئەگەر بێت و ئەو کەسە ئەو دەسەڵاتی کەوا هەیەی لە دەرەوەی ئەو بڵێن وەزیفەی کە پێی سپێراوە کە بیکە و ئەو ئیمکانەتانی کە خراوەتە بەردەستی ئەگەر هات و بەکاری هێنا بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی بۆ دەوڵەمەندکردنی لە شێوازی ئەوەی کەوا ئەو ئیمکاناتانە بەشێکی بەکاربێنێ بۆ خۆی بۆ دەوڵەمەندکردنی خۆی علاقات ببەسێ لەگەڵ جیهات تا ڕەشوە وەرگێت کاری نایاسایی بکە بۆ ئەوەی ئەو پێگەی کەوا هەیەی ئەو دەسەڵاتی کەوا هەیەی لە جیاتی ئەوەی ئەو ئیمکانات و ئەو توانە ئابوورانی کە خراوەتە بەردەسی کە دەسەڵاتیشی هەیە بەکاری بێنێ لە بری ئەوەی بەکاری بێنێ بۆ خزمەتی گشتی یعنی ئەو بەرووبوومانە ئەو بەرهەمانی کەوا هەیەی بەشێکی بەکاری بێنێ ئیتر بە ڕێژە کەم یاخو زۆر ئەگەر بەکاری هێنا بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی ئەو کاتە ئەو کەسە یاخو ئەو جێتە گەندەڵی زۆر باشە لە ڕێ قەبارەوە ینی ئایا بۆ نمونەستە بینین ئەڵێن بۆ دزی هەر دزیە بەڵێ لە ڕوانگە کۆمەڵایەتی و ئاینیەکەەوە ئایا لە ڕووی ئابووریشەوە گەندەڵی هەر گەندەڵی ئەگەر بچووک بێ یا گەورە بەڵێ فەرقی نییە گەندەڵی هەر گەندەڵی بەڵام طبعاً کاریگەریەکانی یعنی گەندەڵی بچووک کاریگەری گەورەی هەیە و بەڵام گەندەڵی گەورە کاریگەری ئێژگار گەورەی هەیە طبعاً ئەوش ئەکەوێتە ئەو دەسەڵاتە ینی مەسەڵەن یەکێک لە دەستگایەکی گشتیا شتێکی بچووکی اختیلاسێکی کرد مەبلەغێکی بۆ خۆی گلدایەوە ئەوەش هەر گەندەڵیە بەڵام یعنی ئاسی کاریگەریەکەی کەمترە بەڵام ئەگەر بێت و گەندەڵێکی گەورە کرا بەڵ لە سەفقەی سیلاحێکا جیهەتێک خەڵکێک یعنی مەسەن بە مەلاینی وەرگرت لە جهتێکی دەرەکی یاخو ئەو دام و دەستگایکەوە هەیەی لە جیاتیەوەی بەرهەمەکەی بەکاری بێنێ بۆ خزمەت گەاندن بە خەڵکی خزمەتی بۆ بەخۆی گیان بە ئیمکاناتێکی زۆری وڵاتی بە هەدەردا ئەو کاتە کاریگەریەکە ئێجگار گەورەترە کەواتە جیاوازی هەیە زۆر باش ئەچینە لای ینی گرافیکێکی کەمان کە ڕێژەی ینی ئێستا بەداخەوە عێراق لە ترۆپچیە وڵاتانەیە بەپێی راپۆرتێکی گرنگ عێراق لە ترۆپچی ئەو وڵاتانەیە کە ڕێژەی گەندەڵی تیانە بەربڵاوە بە پێم چارتە بێ عێراق لە 166مین ئەو وڵاتان واتە لە ئەو وڵاتانەی کە تێگەیشتون لە شەفافیت تێگەیشتون لە گەندەڵی عێراق لە کۆتایی ئەم وڵاتانەیە بۆیە عێراق لە کۆی 100 نقطە
حەڤە نقطەی بۆ ساڵی 2016 حەڤە نقطەی بەدەستهێناوە کە تێگەیشتوێنێ ڕێژەی شەفافیت لە داوم دەستگاکانی عێراقا هەیە دوایە ڤەنزوێلا هەیە کە حەڤە نقطەیە ئەویش بە هەمان شێوەی عێراق دوایەوە کە جەنەوا هەیە کە 16 نقطەیە دوایە ئەفغانستان هەیە 15 نقطەیە دوایە لیبیا هەیە 14 نقطەیە 170 هەمینیان سوودانە کە 14 نقطەیە یەمەن 14 نقطەیە و سووریا 13 نقطەیە کۆریا 12 نقطەیە واتە کۆریایی باکوور باشووری سوودان 11 نقطەیە سۆماڵ 10 نقطەیە دوکتۆر عێراق ینی لە ڕووی گەندەڵیەوە لە ڕیزبەندی ینی پێشەوەی ئەو تۆپی ئەو دەوڵاتانەیە کە تایەتی بۆ نمونە ڕێژەی تێگەیشتن و چاکسازی ینی شەفافیت لە داوم دەستگاکانی عێراقا لە سەدا 7 بەدەستهێناو لە ئاستی عالەمە پێی راپۆرتی شەفافیەتی نێودەوڵەتی ئەمە لەوانمان وەرگرتووە پێی دوای ینی عێراق لە پێش بوو نمونە سوودان و یەمەن و سووریا و کۆریا و سۆماڵەواتە سۆماڵ تەنها سۆماڵ و سووریا و یەمەن و سوودان و لیبیا لە عێراق باشترن ینی بە بڕوای تۆ ئەمە بۆچی ینی عێراق وایە خۆی ئەوە یعنی بەڵێن کەمترین پلەی بەدەست هێناوە لە شەفاف بوون کەواتە تاوکو کەمترین پلە بەدەست بێنە لە شەفاف بوون گەورەترین ئاسی بەدەست هێناوە لە گەندەڵیە ئەمە ینی حاڵەتی عێراق دەرەخە معنایەوە چی معنای ئەوەیە ئەو خەڵکانەی کەوا دەسەڵاتیان بەدەستە لە هەرێمی کوردستان لە هەموو ئاستەکان و لە هەموو جمگەکانیشە یعنی زۆرترین گەندەڵی تیاکرێت یعنی بەشێکی زۆر لەو توانە داراییانە لەو توانە مادیانە لەو سەرمایانی کەوا هەیە خراوەتە بەردەستی ئەو خەڵکانی کەوا دەسەڵاتیان هەیە مەفروزە ئەم توانە ئابوووریانەی کەوا هەیە و لە بەردەستیانە هەیە بەکاری بێنن بۆ ئەوەی کەوا خزمەت بە وڵاتەکەی خۆیان بکەن بەشێکی زۆر لەو توانە دارایانە بۆ خزمەتی تایبەتی خۆیان بەکارێن کەواتە عێراق لەسەر و هەموو ئەو وڵاتانەوەیە کە گەندەڵی تیا بەربڵاوە زۆر باش ئەگە سی چارتەکەی ساڵی 2012 عێراق 18 نقطەی بەدەستهێناوە واتە لە ئاستی وەکو بەڕێستان فەرمووتان ینی تێگەیشتن بۆ گەندەڵی یا ئاسی شەفافیەتی لە عێراقا و لە ساڵی 2013 ئەم پاشکشەی کردو بۆ 16 نقطە و 2014 16 بووە 2015 هەر 16 بووە 2016 نقطەیەک ینی ئاسی شەفافیەتی بەرز کردوێتەوە عێراق پێ دوایە تەغیرە گەورەیە بۆ عێراق ینی نەخێر ینی کەمە یعنی تقریبا هەر لە ئاستە بەرزەکانی گەندەڵیە لەسەر ئاسی ینی نقطەیە کەم بێ زیاد بێت هێشتا لە وڵاتەکانەکەوە شەفافیەتیا زۆر کەمە و گەندەڵیتیا زۆر پێ دوایە ئەگەر هەرێمی کوردستان تەقیمێکی بۆ بکەیت لە ڕۆقتصادیەوە ینی لە چاو عێراقا ئێمە چۆنین یعنی ئەگەر عێراق یەکم وڵات بێت لە ڕووی گەندەڵیەوە یعنی ئێمە زانی عێراق تقریبا وابزان ئێستا 15,000 کەیسی گەندەڵی هەیە دراوە بە محکەمە و عێراق یعنی ئەو نەوتەی کەوا دەریێنێکەوە اقتصادی عێراقی پێ ئەڕوا بەڕێوە بە شێوەیەکی زیاتر لە هەرێمی کوردستان زۆر زیاتر لە هەرێمی کوردستان بە شەفافانە ڕوا هەر کەسێ بێوێ توانێ ئاسی هەناردەکردنی نەوت لە عێراقا بزانێ و بەکوێ فرۆشراوە و پارەکەی لەکوێ کەواتە عێراق ئەگەر ئەوەندە ناشەفاف بێت ئەگەر بەراوردی هەرێمی کوردستان و عێراق بکەین ئەگەر بیان خێنە بڵین ئەو پێوەرەوە هەرێمی کوردستان یعنی کۆڵێ ئەگەر بیخێتە ناو جیهازێکەوە کە ئاستی گەندەڵیە پێوێنێ وەکو ئاڵێن کە یعنی وەکو بۆ گریمانەی ئەی تەقێنێت یعنی ئەوەندە گەندەڵی تایە عێراق یعنی مەسەرەن ئاستەکە ئەو بڵێن ئەو پێوەرە بتوانێت بیپێوێت هەرێمی کوردستان هەر ناتوانێت بیپێوێت یاخۆ ئەگەر با بڵین باشترین حاڵەتی پرۆفیسۆر ینی هەست ناکەی هەرێمی کوردستان بۆی کە ینی دامەزراوەی نییە ینی دەوڵەت نەبووە یان لە حاڵتێکی نامستەقڕی هەم مالی هەم سیاسیا ژیاوە ینی بەم شکڵەیە یان ئایا هۆکاری دیکە هەیە طبعاً هۆکارەکەی گەڕێتەوە بە شێوازی ئەو دەسەڵاتی کە هەرێمی کوردستان ئەبا بەڕێوە لە هەموو عالەمە یعنی ئێمە زانی کە پێشەوەی دەوڵەت دروست بێت جیهاتێک کە دەسەڵاتی گرتوۆتە دەست وردە دام و دەستگاکانی دروست کردەوە ئیشی تیا کردەوە بۆ تۆکمەکردن و پاکردنەوەی یعنی ئەو دام و دەستگایانێکەوە هەیە لە هەموو شتە خراپەکان بە کاری گەندەڵیشەوە بەڵام لە هەرێمی کوردستان لە جیاتی ئەوەی ئێمە طبعاً ئێمە میراتێکمان هەر بەدەستێناوە طبعاً هەرێمی کوردستان
وەختی خۆی یعنی مەسەلەن لە حکومە زاتێکەوە هاتەوە وەردەوردە هەرێمی کوردستانی دروست کردووە لە جیاتی کاتێکە هەرێمی کوردستان بڵین دەسەڵاتی کوردی هەرێمی کوردستانی خرایە دەست لە جیاتی ئەوەی ئەو حاڵەتە خراپانەی کەوا هەیە بەرەو باشی بە ئێمە ئەو میراتی کە بۆمان مابەوە لە زمانی مەلەکی و جمهوری و حتا حکوومەتی پێشووی عێراق لە جیاتی باشی بکەین خراپترمان کردووە کەواتێمە بە ئاراستێکی خراپە ڕۆشتووی یعنی خۆمان دام و دەستگاکانمان تێکداوە نەک ئەوەی کەوا نەشمان توانی بێ دام و دەستگا دروستکەین پێشتر دام و دەستگا هەبووە ڕاست خراپترمان کردووە لە جیاتی بەرەو باشتر تەمەنێکت هەیە ینی هەرگەنجی بەڵام تەمەنێکت هەیە لە چاو ئێمەیە ئایا بۆ من ئێستا ئەم دۆخەی بۆ عێراق بۆ هەرێمی کوردستان ینی هەیە ئێستا زیاتر ڕێژەی گەندەڵی باوەیە لە سەردەمی سەدام و پێش سەدام طبعا توانم بڵێم لە زمانی مەلەکیە گەندەڵی زۆر کەمتر بووە لە زمانی جمهوریەتە لە زمانی عەبدولکەریم قاسم و دواتر عەبدولسەلام و عەبدولڕەحمان و دوای حیزبی بەعەس هاتە سەر حکم طبعا وردە تا بەهات بەهۆی طبعا خراپ بەکارهێنانی نەوت و سیاسەتە ئابووری خراپەکان و زۆرکردنی دام و دەستگا حکومی و گشتیەکان تا هات گەندەڵی زیاترە بوو حتا لە زمانی حیزبی بەعسا زمانی ئەحمەد حەسەن بەکرد باشتر بوو لە زمانی سەدام حوسێن پێشەوەی حربی عێراقی ئێرانی بێتە ئاراوە یعنی حکومەکەی باشتر بوو کە بڵێن کە حربی ئێرانی و عێراقی دروست بوو وردە بەهۆی حرب و طبعا قانونی حرب ئەو شان دروستەکە وردە گەندەڵی زیاتر بوو لە زمانی حەسارە زیاتر بوو لە زمانی ئەوەی کەوا سەدام ڕووخا مەجموعە خەڵکێکی نامەسئول لە عێراق و لە هەرێمی کوردستانی زیاتر دەستی کرایەوە خراپتر بوو حتا هەرێمی کوردستان حکومڕانەنیکەوە حکومانەکە پێش 2003 ئاستی گەندەڵی کەمتر بوو وەک لە ئێستا دوای ئەوەی 2003 بڵین حکوومەتی سەدام ڕووخا و دوای ئەوەی کەوا نەوت و شت هاتەکایەوە و عەقدە نەوتەکان دروست بوو زیاتر گەندەڵ بوو یعنی کەواتە ئێمە توانی بڵین گەندەڵی کەمتر بوو وردە زیادی کرد لە هەموو عێراق و لە کوردستانشە حەز ناکە ینی هۆکاری هەم کێشانە ینی وەک شەفافێتی نەدەوڵەتیش باسیەکە مەسەلەی جەنگە بە شێوەیەکی گشتی وڵات تەمان یەکێکە لەو سەبەبانە لە ڕاستیە یعنی هەموو شتەکان کۆبوونێتەوە بۆ زۆربوونی ئەم حاڵەتە خراپێکەوە هەیە من ناوێنێن گەندەڵی من بە شتێکی لە گەندڵیش زۆرتر ێزانم هۆکارەکان زۆر بوو لە ڕاستیە نائارامی لە عێراقا دوای مەلەکیەوە ئینقیلابات دروست بوو وەکو ئەمە زانین یعنی ڕژێمی پێشووی عێراق بەعسەکان زۆر دەوری خراپیان بینی لە زۆرکردنی گەندەڵی وەکو سیاست یعنی بۆ خزمەت گەیاندن بە دەسەڵاتی خۆیان و حرج لە ڕاستیە جەنگ دائیمە قانونی حرب ئەوە دروستەکە کە نائارامی و لە ڕووی کۆمەڵایەتی و ئەنواعی گەندەڵی دروستەکە طبعا حەساریشی وەکو زانین چووە سەر ئەو هەموو حربانیشیکەوە هەموو دروست بوو لە عێراقا و نائارامیانیکەوە هەیە لە عێراقا ئەو جەنگە ناوخۆیانێکەوە هەموو لە عێراقی ئەمانە هەموو لە ڕاستیە فاکتەرن بۆ زۆربوونی حاڵەتی گەندەڵی لە عێراق زۆر باش ئەگەر فۆکەسکەن سەر لانە دارایی و هەم نەوت باشە ڕوانگەی تۆ چیانی بۆ ئێستا بۆ منە گەندەڵی چۆن نەبینی لە ناو دامەزراوە مالیەکانی هەرێمی کوردستانە گەمۆش زیاتر لە هەرێمی کوردستان قسە بکەین وەڵا وەکوتم ئەگەر بە حسابی گەندەڵی بکەین تا ڕادێکی ئێجگار گەورە زۆرە بەڵام وەکوتم من لە سەر و گەندەڵیشەوە ئەی باش چۆنە پێم خۆشە ینی چەند نمونەیەک چەند شتێک بۆ ینی بینەری ئێمە باسکەی بۆی بزانانی ینی گەندەڵیەکان لە کوێن وە چۆنن يعني خلق ترادية يعني بتشاير وكوتم طبعا بل قندلي زياترية بينم يعني تو أقرب قندلي حسابي كي قندلي شيء أو جهتي كوابون من إما إسال لهريمي كردستان لهريمي كردستان ده صلاتك مان هي أم ده صلاته بلين سروت وساماني هريمي كردستاني بدسوي مفروضة طبعا أمين ببسر أو أمانتي كوا سبيس بيراوة يعني يعني نوت لجر عرزاهي همو قلة نەک هەری گەلی کوردستانیش هەموو گەلی عێراقە مەفروضە زۆر بە شەفافانە دەریبێنێت ئەو عەقدانەی کا زۆر شەفاف بێت بزانین مثلەن چەندێک یعنی مثلەن ئەو حیسانە چەندێک طبعا هەموو شاراوەیە لە هەرێمی کوردستانە شاردنەوەی شتەکان یعنی گەندەڵی معنای ئەمە ئەم عەقدە شاراوانەی کەوا هەیە معنای گەندەڵ چکە وەکو وتمان ناشەفافی یعنی گەندەڵی ئەمە خۆی گەندەڵیە ئەو نەوتەکە دەرێنرێت لە ڕاستیە نازانین چەندێ نەوت دەرێنرێت نازانین ئەو بیرە نەوتیانە هەموو کە دەرەهێنرێت جیهاتی
حکومی دەرێنێ یاخود جیهاتی غیرە حکومی طبعا معلوماتەکان ئەوە گەێنێ کە خەڵک هەیە بیرە نەوتی هەیە نەوت دەرێنێ بۆ خۆی بۆ حسابی خۆی ئەمە طبعا گەندەڵیە ئەن تۆ سەرۆتێک هی هەموو خەڵکە دەرێنی بۆ خزمەتی خۆت يعني ئەگەر بێژێنین ئەو حسابی ئەو نەوتە بکەین کە بۆ حکوومەتە ئەو نەوتەکە دەرێنێ نازانین چەنە ڕاست بندیوار و ئەمان تا چەند ینی ئەم حاڵی بندیوار فەوزای مالی بوون و لە هەرێمی کوردستانە نەبوونی شەفافیت لە تەنانەت ینی حکوومەت هێرمی سەسا ینی حسابی ینی کۆتایی ساڵانەشینی ینی حساب خیتانی مالیشینی ینی ئەمانە تا چەند ئەچنە حاڵی ناشەفافی و گەندەڵیەوە هەمووی گەندەڵیە یعنی ئەگەر بێنە سەر بەشی کۆتایی ئەو پرسیارێکە کرد لە هەموو عالەمە بە عێراقیشەوە پێشتر تا ڕادێکش لە کوردستانیش ئێستانە حکوومەت کاتێکە لە ڕۆدارایەکەیەوە کاتێکە پارەی گشتی ئەخرێتە دەست ئەبێت تۆ بزانی ئەو پارەیە چەندێکە چۆتە ژێر دەستی وە شێوازی سەرفەکەشی چۆنە ئەمە چۆنە ڕێکەخرێ لە ڕێگەی یاساوە یاسای بودجەوە یاسای بودجە یعنیژی یعنی ئەو جیهەتە هەیە کە دەسەڵاتە بە قانون ڕێگای پێ ئەدرێت پارەی گشتی کۆکاتەوە بۆ نمونە زەریبە وەرگری ئەمە یعنی پارەیەکی گشتیە چکە بۆ من ناتوانم زەریبە وەرگرمێتەوە چکە من کەسێکی گشتی نیم یعنی وەزیفەیەکی گشتیم نییە حکومەت دەتوانێت بێ زۆری زەریبە لە تۆ وەرگری حکومەت ئەتوانێت بۆ چکە بە حساب تەمسیلی شعبەکە ئەبێ بۆ شعبیش ئیش بکات یعنی ئەو بۆی هەیە زەریبە کۆکاتەوە ئەو بۆی هەیە نەو دەربێنێ و بیفرۆشێت و پارەکەی بخاتە خەزێنی گشتیەوە تەمەنە بێ وابێت یعنی ئەم داهاتانە کۆکرێتەوە بە یاسا ڕێگەی پێدرێت بە یاسا ڕێگە درێ بە دەسەڵات بە حکوومەت ئەم داهاتانە کۆکاتەوە بچێتە خەزێنی گشتیەوە بە هەمان یاسایش ئەبێ ئەو خەرجیانە کە ئەیکا ئەبێت دیاری کراو بێت طبعا نەبوونی بودجە یعنی یاسای بودجە معنای ئەوەیە حکوومەت بە هەوەسی خۆی بەبێ ئەوەی کەس بزانێ پارە کۆکاتەوە و بەکاری هێنێ و خەرجیشەکە بەبێ ئەو بزانین چۆنە بەبێ ئەوەی جیهەتێکش لێ بزانێ شێوازی کۆکردنەوەی پارەکە چۆنە و شێوازی سەرفکردنەکەشی چۆنە طبعا ئەمە بەشێکە لە گەندەڵی بینە سەر ئەوەی کەوە ئەو خەڵکە دیواران طبعا تۆ کە وەزیفە ئەدەی بە یەکێک ئەبێت ئیش بکات یعنی بێ خزمەت بگەینێ ینا ئەو پارەی کە وەرێگە پارەی حرامە یعنی من کاتێ لە دەستگایەکی گشتیام چۆن نتوانم پارە وەرگرم و خزمەت تەقدیم نەکەم بندیوار یعنی جیهەتێ پارە وەرێگە پارەی گشتیە پارەی من و تۆیە ئەدرێ بەو ئیشیش ناکە ئەوە طبعا جۆرێکی ترە لە گەندەڵی یعنی ئێستا بەڕای تۆ یعنی ئێستا سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و تەنانەت وەزیرەکانیش یعنی ئەکرێ بڵێن ینی ئەو موچەی وەریەگرن شایستە نین پێی نەخێر بۆ چکە ئەوان و بێت یعنی جومکەکانی تری خوارەوەش لە ڕاستیە ئەبێ ئەو وەزیفەیە بینن خزمەتگەاندن بێ بە گشت بە کۆ بە خەڵک ئایا ئەو وەزیفەی کە ئەیبینن کە لە دەستگایەکی گشتیە دەستگایەکی حکومی عین دەستگایەکی گشتی یعنی ئەبێ کەڵکی گشتی بجێڕنەوە بۆ خەڵک ئەمە لە جیاتی کەڵکی گشتی بگەڕنەوە بۆ خەڵک بەچی بەو پارەی کە کۆیەکەنە بەشێکی زۆر لەو پارێ کە کۆیەکەنەوە بۆ خۆیانە ئەیبەنە دەرەوە بۆ کۆمپانیا حیزبەکانە بۆ کۆمپانیا شخصەکانی خوانی بەکارێنن بەبێ ئەوەی یاسایەک شەبێ لیان پرسێتەوە کەواتە لەسەرەوە تاوەکو خوارەوە هەمووی گەندەڵی باش ساڵی 2015 کۆتایی 2015 ینی راپۆرتێکی ینی ڕێکخراوی شەفافیەتی نەدەوڵەتی دەرچووە ناوی هەرێمی کوردستان تێداات و بە تایبەتی ناوی وەزارەتی سامانە سروشتەکان هێنرا و لەسەرەوەی کە تۆڕێکی گەندەڵی بە فراوان لە ناو وەزارەتەیە ینی بڵاو بووەتەوە ئایا تۆش بە هەمان بچوونە دەیە طبعا باسم کرد تۆزە لەوە پێش لە زیاتر لە عێراقیش چونکە ئێمە طبعا هەر لە بیدایەتەوە لە بیدایەتی دروستبوونی عەقدەکانەوە لەو کاتێکەوە بڵێن ڕژیمی پێشوو ڕووخا لە ساڵی 2005ەوە لەگەڵ دیێنەوە عەقد کرا عەقدەکان هەمووی مەشبوه یعنی ناوازح شاراوە دواترش چەنەها عەقدی بە دوا هات زیاد لە 50 عەقد کراوە لە هەرێمی کوردستانە هەمووی شاراوەیە طبعا ئەگەر ئەوەشی کە دەسەکەوێت لەو عەقدانە ئەگەر یعنی بە شێوەیەکی هەر چۆنە بێت دەسەکەوێت سیرەکەی چەنەها شتی غامزی تایە ڕاست یعنی مەسەن جیهەتی سێ هەموو تەرەفی سێ هەموو ئەم کۆمپانیانی کەوا ئیشەکەن بۆ
ئەو کۆمپانیا بڵێن ناوەکیەکان کۆمپانیەکانی بڵێن پاراستنی ئەمن و ئاسایش ئەمانە هەموو پاریان وەرگرتووە لەو کۆمپانیا نەوتیانێکەوە هەست هاتوون سەرمایە گوزاریان کردو طبعا حتا یعنی مەسەن گەندەڵێکە تێکەڵی ئەوانیش بووە لە ڕاستیە ڕاست تێکەڵی دەسەڵاتیش بووە تێکەڵی ئەو کۆمپانیانن بۆ کە ئیش کۆمپانیا ناوەکیەکان کە ئیشان بۆ ئەو کۆمپانیا بیانیانە کردووە داخلی ئەو کۆمپانیانن کردووە کە مەسەن نەود نەقڵەکەن بۆ مەسفاکان ئەوانی بۆ مەسفا حکومی و ناحکومیەکان ئەو نەوتێکەوان نەقڵەکرێت طبعا بە غازیشەوە بۆ ئێران و ئەو نەوتی کە دەرێنرێت لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە بۆ تورکیا و ئەو شێوازی فرۆشتنیکەوە ئەکرێت لەگەڵ ئەو دەڵاڵانێکەوە هەیە کە هەموو پارەوەرەگرن و بەبێ ئەوەی مثلن پەرلەمان پێی بزانێ بەبێ ئەوەی جیهاتی دەرەکی پێی بزانێ هەمووی حەسر کراوە لە چوارچێوەی ئەنجومەنێکا پێی وترێ ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز کە هەموو ئەسرارەکان لای خۆیانەوە نایڵن کەسێکی تر بەو ئەسراران پرۆفیسۆر زۆر جار ئەڵێن ینی ینی بۆ ئەگەر ڕێکەوتنی 50 ساڵاش کراکەین لە بەردەم پەرلەمانیان ڕێکەوتن ڕەگە لە ڕووی استراتیژیەوە و لە ڕووی ئەمنیشەوە زیان بە هەرێمی کوردستان بگەێنێ ئەم پاساوانە هەن ینی ئەوە مەسەلەی عەرەبی هەڵە کەلیمەت و حەقی میرات و بیاڵەتن ئەوە قسەیەکی ڕاز نییە چونکە ئێمە لە بەرامبەر چی عیشەکەین لە بەرامبەر سەروەتێکی نیشتیمانیە کە سەروەتی هەموو کەسە طبعا مادام سەروەتەکە گشتیە و داهاتەکانی کە لێوەی هەڵەقڵێ گشتیە هی هەموو کەس بۆی هەیە بیزانێ لە عالەمە شتیوان نەبووە تۆ عەقد بکەیت لەگەڵ جیهەتێکی خارجیە بیشاریتەوە لە پەرلەمان ڕاست طبعا بێ بخرێتە بەردەم پەرلەمان ئەو کاتە من بۆ چیمە ینی عەقدێک کە نەزانم بۆ مەسلحەتی منە کەواتە ئەو عەقدەی کە کراوە لەگەڵ تورکیا ئەمەنە ینی عەقدێکی شەرمهێنەرە ئەمەنە مخجلە پیان عیبە هەر بڵاویشی کەنەوە دیارە طبعا مۆزوعات بە تەنها اقتصادیش نییە سیاسی و ئەمنیشە لەگەڵ دەوڵەتی تورکیا و گەندەڵەیەکی گەورەشی تیاکرێت بۆیە بڵاو ناکرێتەوە بۆیە کەسیش پێی نازانێت زۆر باشە پێم خۆش ینی قسە لەسەر چارەسەر بکەین شەفافیەتی دەوڵەتی باوەڕی وایە کە هیچ وڵاتێک نییە گەندەڵی تیان نەکرێت تەنانەت بوون دانیمارک لە پلەی یەکەمیە وڵاتانەیە کە گەندەڵی تیان نییە دانیمارک لە ینی 90 نقطەی وەرگرتووە لە شەفافیەت لە کۆی 100 نقطە ینی بڕواد وایە ینی چارەسەر چییە بۆ ئەم دۆخە خۆی طبعا ڕاستە لە هەموو دەوڵەتێکە هەیە گەندەڵی و بە پلەیە طبعا لە وڵاتەکەم گەندەڵەکان کە زیاتر شەفافن ئەو وڵاتانی کەوا دام و دەستگای فەرمی نیشتیمانی بێت هەمووی لە شوێنی خۆیان ئیش بکە و جیابن لە یەک و تێکەڵ نەبن بەیەک و جیهەتی کیتر دەسەڵاتی نەبێ بەسەر ئەو لایەنی ترا هەمووی لە یەکتر جاکرابنەوە یعنی مەبەستم ئەوەیە بڵێم ئەو وڵاتانی کەوا دامەزراوەین موەسەساتین یعنی چاوەڕێی خێریان لێ ئەکرێ و ئەکرێ گەندەڵی تیاکەم کەم بێتەوە طبعا ئەو وڵاتانش کە دام و دەستگای نیشتیمانیان هەیە موەسەساتی نیشتیمانیان هەیە ئەکرێت لە هەنێ بارودۆخە ئەگەر بڵین فەوزایەکی گەورە بێ نەئارامێک بێت ئینقیلابێ بێت بۆ نمونە شەڕێکیان بەسەرا بێت گەندەڵی تیا زۆرە بێ بەڵام ئیستیقرار بێت و یعنی مەسەن موەسەسات بەقۆت بێ وردەوردە گەندەڵی دابەزێت ئەوانە یعنی لە هەموو وڵاتێکە چاوەڕێی خێری تیاکرێت جگە ئەو وڵاتانی کەوا دام و دەستگای نیشتیمانیان تیانە چکە دام و دەستگای نیشتیمانی تیانە بۆ فەوزا دروسە بێت هەڕەمێکی دروسە بێ هەر کەس بۆ خۆی ئیشەکە جهەتی ئەگەر سەوای لە هەرێمی کوردستان بەڵێ هەرێمی کوردستانەمە دام و دەستگای نیشتیمانیمان نییە هەمانە دام و دەستگای نیشتیمانی نیمان بۆ نمونە گەورەترین دام و دەستگای نیشتیمانی یعنی چەک بەدەستێک هات پەرلەمانی داخست و سەرۆکی پەرلەمانی دەرکردنەی هێز بچێتەوە بۆ شوێنی وەزیفەکەی خۆی طبعا تۆ لە وڵاتێکە حتا نەکەر وڵات مواطنێک ئەتوانێت بچێتە هەموو کونجێکی ئەو وڵاتەوە لە وڵاتێکە ئەگەر ئەجنەبیەک ئەگەر ڤیزت پێدا ئەتوانێت بڕا بۆ هەموو کونجێکی وڵات وەرە سێری وڵاتە سەحیەکان کە بەم شێوەیە بەڵام تۆ لە وڵاتێکە ئاژی گەورەترین خەڵک ڕاست کە سەرۆکی پەرلەمانە ناتوانێت بچێتە سەر وەزیفەکەی خۆی ئەکرێشتیوە لە عالەمەشوا بۆ یعنی ئێمە موەسەساتمان نییە کەواتە تۆ موەسەساتە نەبوو چاوەڕێی خێرمەکە وە گەندەڵی چارەسەر نابێت ئللا ئەگەر بێت و يعني قلب نبيته وضعك يعني سله بدي بارودوخك نقول موسسي حكمراني تيانا بي مؤسسي صحي لتشوارشيوي
دام و دەستگایەکی نیشتیمانیەکە یعنی تێ بڵێ لە نەوتەکانەوە تا ئێستایانی من نەمانتوانیوە دەستگایەکی نیشتیمانی دروستکەین کە دامەزگایەکی خزمەتگوزار بێ نیشتیمانی بێ. نەخێت دام و دەستگای نیشتیمانیمان نییە، دام و دەستگای نیشتیمانی یعنی مؤسساتی حقیقی. ئایا من مؤسساتی حقیقیمان هەیە؟ ئایا مؤسسەیەکمان هەیە لە بتوانێت ئیش بکە بە سەربەستی بە بێوی کۆنتڕۆڵ کرابێ؟ یعنی ئمە شتێکمان هەیە ناوی حکومەت لە ڕاستیە هەر بەناو حکومەتە. ئەگەنە یعنی فەرمانەکان لە دەرەوەی حکومەت وەرەگرێت. یعنی پەرلەمانە هەیە، پەرلەمان یعنی شتێکی دەسەمۆکراوە، یعنی مەسەلەن لە دەرەوە ئەوامیری بۆ دێت و شتەکە ئەگەر یعنی مەسەلەن ئیشێکیش بکەن حتا قانونێکیش دەرکەن شتەکە هەمووی تەواو بۆ ئەو شەرعیەتدانە. یعنی بڕواایە بێم حکومەتە ینی جۆر لە جۆرەکان ینی ئیحالەی پێ بکرێ حکومەتی تازە پێک بێنرێ. نەکار حکومەت ئەبێ مؤسسات هەمووی دروست کرێت. قرسنی ئەمە قرسە بەس ممکنە، بەڵێ زۆر قرسە، بەڵ طبعاً ئەبێت تۆ لە پێش هەموو شتێکە ئەمانی کەوا دەسەڵاتیان بەدەستە تەحجیمیان کەین نایانهێنی، کەمیان کەیتەوە بچووکیان کەیتەوە بیان خێتەوە قاڵبەکەی خۆی. حیزب بێ وەکو حیزبی وڵاتانیش بکات، دەسەڵاتەکەی لە چوارچێوەی حیزبەکەی خۆیەتی دەرنەچێت. دیموکراسیەکە بەڵێ ممارسەی دیموکراتێتی حقیقی طبعاً. يعني طبعاً ئەوەی کە من مەبەسمە زیاترە لە يعني ئەگەر باسی گەندەڵی بکەین. طبعاً هەنی وڵات هەیە لەوانێت دیکتاتۆری بێ مؤسساتی تیان ماوە. ڕاست. بەڵام وڵاتی مؤسساتی و دیموکراتی زیاتر گەندەڵی ناهێڵێت و یاخو کەمێکاتەوە. پێ دوایە ممکنە ئەم دۆخەیانی ڕووبدا لە هەرێمی کوردستانە لە ماوەی ئایندەیە، ینی وەڵام کرێشتێکی وا ڕووبدا خۆت زانستا حکوومەت هەرێمی کوردستان لە لێواری کەوتنە، ینی ڕەنگە تا کۆتایی ئەمساڵ ینی باریدارایی زۆر خراپێ و بۆ ساڵی ئایندەش دیار نییە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانێت موچی فەرمانبەران بدات، تەنانەت موچی فەرمانبەران نەک بۆجێی گشتی وڵات دابی بکە. وڵا ئاسۆکە طبعاً ڕوونە، بەس طبعاً دوای تەسەیەکی گەورە، دوای ژیانێکی زۆر گەورە. طبعاً ئەم دائما دەسەڵاتی دیکتاتۆری و طبعاً گەندەڵیش بێت، طبعاً دەسەڵاتەکە مقاومەکە تا ئەخرحەت تا پێ بکرێ مقاومەتەکە، بەڵام طبعاً کە توانای نەما ئەو کاتە ئەکشێتەوە. طبعاً ئەمە هەموو تەجاربە تاریخەکانش هەموو ئەوە ئەسەلمێنن لەوانەیە، ینی مەسەڵەن طبعاً ئەگەر طبعاً بێس یەکشت هەیە عنصری خێرە لە هەرێمی کوردستانە، ئەوش ئەوەیە طبعاً ئێمە تاوکو ئێستا لە چوارچێوەی دەوڵەتی عێراقین و وەکو دەوڵەتێکی سربەخۆنین کە دەسەڵات یعنی بە بیانووی پاراستنی سەروەری وڵات و سیادە نێڵێ جیهاتی دەرەکی تەدەخولی تیا بکات. ئێمە لە چوارچێوەی عێراقین، حتا عێراق بۆی هەیە لە ڕاستیە تەدەخولکە ئەگەر شتەکە زیاتر بشێوێت بشڵەقێ لە هەرێمی کوردستان. لە هەمان کاتە هەرێمی کوردستان و عێراقیش لەژێر چەتری دەوڵەتی ئەمریکایە، وڵاتی کەتوکانی ئەمریکا تاکو ئێستا دەسەڵاتێکی گەورەی هەیە و خودی دەسەڵاتیش لە ڕاستیە زۆر لاوازە، بەڵام پێویستی بەچیە؟ پێویستی بەوەیەکەوە لە ڕاستیە جەماوەر ئەش خەباتی خۆی بکات و زیاتر تەنگ هەڵچنێ بە دەسەڵات نەگەوەی ئیسلاح بکات. طبعاً من بڕوان بەوە نیە دەسەڵات ئیسلاح لە خۆی بکات، چونکە خەڵکی گەندەڵ ناتوانێت گەندەڵی بکاوە، ئەمە طبعاً لێ بڕاوەتەوە لە ڕاستیە. ئەمان هی ئەوە نین، یعنی چاکسازیش لە خوانە کەچکە ناشتوان لە ڕاستیە، یعنی دەست بن بۆ جمگەیەک خۆیان نەگرێتەوە، یعنی ئەتەقێتەوە بە دەمەوچای خوانە لەبەرەوە مەقاومەکەن تا ئەخرحەت و یعنی بڵێن یاری لەگەڵ وەختاکەن بەڵکو شێک ڕووبات بگەڕێنەوە بۆ دۆخی جاران و بتوانن یعنی وەکو جاران تەسەڕوکەن. بەڵام بەم حاڵی ئێستا کە ئەوان تەواو خوان خستۆتە زۆلکاوێکەوە لە ڕاستیە دەرناشێت. طبعاً وەکو دەسەڵات طبعاً میلەتیش قڕەکەن بەسەر میلەتیشە لەگەڵیا، چکە میلەتیش هەژار بۆ، میلەتیش نەدار بۆ، میلەتیش بێپارێ ئێستا، بەڵام طبعاً ڕەنگە داتەوە بۆ دەسەڵات تا هەتا ئەم بارودۆخە بەرداوام ناکات لە ڕاستیە. طبعاً لە صالحی دەسەڵاتی حکوومەتی عێراقە وەخت لە صالحی ئەوانە، بەڵام ئەمانش یاریەکەن بە وەخت بۆی بەڵکو بارودۆخەکە بگۆڕێت و بگەڕێنە بۆ دۆخی جاران. ئەگەر کۆتا ینی ڕستەیەکم پێ بڵێ، ینی کۆتا قسەیتەوە بێ و پێیان بێ بۆ سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان. وەڵێم یعنی ئێوە طبعاً لەبەرەوەی دەسەڵاتی ئێستا هیچی پێ ناکرێت و پیاوی چاکسازی نییە، باشتر وایە یعنی بەجێی بێڵن بە سەلامەتی بۆی سەری خۆشیان پارێزن. سپاس بۆ بەڕێز پرۆفیسۆر محەممەد ڕەوف، سپۆڕی یابووری، زۆر سپاس بۆی بەشدار بووی لە بەرنامە ژێرخە. سپاس. مەڵە بەڕێزان دەرخستەی هەفتەی نرخی دۆلارمانە ئامادەیە
دۆلار لە سەرەتای هەفتەیە بە 125 و 250 لە بازار ینی کرایەوە و بە 125 و 500 بازاڕی بەجێهێشت. ڕۆژی شەممە لەکردنەوەدا 100 دلاری ئەمریکی یەکسان بوو بە 125 و 250. ڕۆژی یەکشەممە نرخی دۆلار زیاتر دابەزینی بۆ خۆبینی بوو بە 125 و 50 و نرخی بانکی ناوەندی ڕۆژ یەکشەممە 1990 دینار بوو بەرامبەر بە 1 دلاری ئەمریکی خستنە ڕووی دۆلار 160 میلیۆن و 833 هزار بوو. ڕۆژی دووشەممە 100 دلاری ئەمریکی یەکسان و بە 124,900 دینار. نرخی بانکی ناوەندی 1990 دینار بوو واتە بەجێگیری ماوەتەوە خستنە ڕووی دۆلار 162 میلیۆن و 365 و 643 دلار بوو واتە بانکی ناوەندی خستنە ڕووی دۆلاری زیاد کردووە. لە ناوەڕاستی هەفتەیە نرخی دۆلار گەیشتووەتە 125 و 250. نرخی بانکی ناوەندی بەجێگیری ماوەتەوە خستنە ڕووی دۆلار کەمی کردو بۆ 151 و 694 و 151 میلیۆن و 694,493 دلار. و ڕۆژی چوارشەممە دۆلار بەرزبوونەی بەخۆبینی گەیشتە 125 و 550. نرخی بانکی ناوەندی 1990 دینار بوو خستنە ڕووی دۆلار 146 میلیۆن و 811,893 دلار بوو. ئەچینە کۆتا ڕۆژی هەفتە. ڕۆژی پێنجشەممە لەکردنەوەدا نرخی بانکی ناوەندی 125 و 500 بوو و نرخی 100 دلاری ئەمریکی یەکسان و بە 125 و 500 نرخی بانکی ناوەندی بەجێگیری مایەوە خستنە ڕووی دۆلار 147 میلیۆن و 45,762 دلار بوو. بەم شێوەیە ڕۆژی پێنجشەممە دۆلار بازاڕی بەجێهێشت. ئەمە دەرخسی هەفتەی نرخی دۆلار بوو. پێشبینیەکانی ڕێکخراوی OECD ڕێکخراوی هەمانگی و گەشتپێدانی ئابووری جیهانی کە پێگاتووە لە 35 وڵات لە نێواندا ئەمریکا پێشبینی خۆی بۆ گەشەی کۆبەرهەمی خۆماڵی وڵاتانی چالاک و ئەندام لە ڕێکخراوەکە ڕاگەیان و گرافیکێکمان لەو بارەوە ئامادەیە. گەشەی ئابووری جیهانی ساڵی 2016 3.1 بوواتە کۆبەرهەمی خۆماڵی جیهانی لە ساڵی 2016 3.1 بووە. ساڵی 2007 گەشەی کردو بۆ 3.6. ساڵی 2018 گەشەکە بۆ 3.7 بەڵام 2019 ینی خابوونەوەیەک بەخۆبینێ ئەگاتە 3.6. ئەمریکا 1.5 بووە لە سەدا 1.5 گەشەی کردووە لە ساڵی 2016 بەڵام 2017 بووەتە 2.2 واتە گەشەی کردووە لەگەڵاتنی ترامپ گەشی زیاتری کردووە و 2018 ئەبێتە 2.5 بەڵام 2019 ئابووری ئەمریکا خابوونەوە بەخۆیە بینێ ئەگاتە 2.1. ناوچی ئەوروپا بە شێوەیەکی گشتی 1.8 بووە ڕێژەی کۆبەرەمی خۆماڵی ئابووری ئەمریکی ئابووری ئەوروپا 1.8 بووە 2017 بەرز بووەتەوە بۆ 2.5. 2018 داکشان بەخۆوە ئەبینێ بۆ 2.1 و 2019 داکشانی زیاتر بەخۆبینێ بۆ 1.9. لەلا ئەوروپای ئەڵمانیا هەیە ڕێژەی کۆبەرەمی خۆماڵی ئاستی گەشەی کۆبەرەمی خۆماڵی 2016 1.9 بووە و 2017 2.5 بووە واتە گەشەی کردووە. 2018 2.3 بووە بە 2019 1.9 ئەبێ هاوشێوەی گەشەی یەکێتی ئەوروپا. و فەڕەنسا لە ناویدا 1.1 بووە 2018 گەشەی کردو 1.8. 2018 وەکو خۆی ماوەتەوە 1.8 بەڵام 2019 گەشەکە کەمەکاتەوە بۆ 1.7. ئیتالیا 1.1 بووە 2017 بووەتە 1.6. 2018 بێتە 1.8 واتە دابەزین بەخۆوە بینێ و 2019 بێتە 1.3. و یابان گەشەی یابان ساڵی 2016 1.0 بووە و 2017 ئەبێتە 1.5 و 2018 بێتە 1.2 واتە خابوونەوە بەخۆوە بینێ و 2019 بێتە 1.0 ئەوە خابوونەوەی زیاترە. و کەنەدا ئابووری کەنەدا 2016 کەنەدا 1.5 بووە واتە ڕێژەی لە سەدا 1.5 بووە گەشەکەی. 2017 بووەتە 3.0 گەشەیەکی بەرفراوانی بەخۆ بینیوە. 2018 2.1
ئەبێت و 2019 بە پێی پێشبینیەکان داکشان بەخۆوە بینێ ئەبێتە 1.9 وڵە بەریتالیا کە ئێستا لە سەروبەندی جیابوونەوەی تەواوە لە یەکێتی ئەوروپا 2016 ئابوووریەکەی 1.8 بێ 2017 ئەبێت 1.5 واتە دابەزینی بەخۆوە بینیوە تا کۆتای ئەمساڵ 2018 گەشەکەی خاوترە بێتە دوو ئەبێتە 1.2 2019 ئەبێتە 1.1 بۆ ئێستا بەریتانیا سەرقاڵی پرۆژە یعنی ڕێخستنەوەی پەیوەندیە کۆمەڵ ئابوووریەکانیەتی لەسەر ئاستی هەموو ژیان لە دەرەوەی چوارچەوەی یەکێتی ئەوروپا واتە دەرچوونی لە ئەوروپا کاریگەری خراپی ئابووری لەسەر ئەو وڵاتە بۆ بەڵام ئێستا بەریتانیا ئەوەی کە بەرنامەی تێرە زیمایە ئەوەیە کە گەشە بە پەیوەندی ئابوووریەکانی بدا هاتە عێراق چووەتە تورکیا وە سەردانی وڵاتانی دیکەشی کردووە ئەیەوێ گەشە بە ئابووری خۆی بدا پرۆژە ئابوووریەکانی لە دەرەوەی یەکێتی ئەوروپا بنیاد بنێ دوایەوە چینیە چین 6.7 2016 2017 6.8 بەرزبوونەوە بەخۆوە بینیوە 2017 بەڵام 2018 گەشەکە خاوە بێتەوە بۆ 6.6 2019 بێتە 6.4 واتە خاوبوونەوە بەخۆوە بینێ دوایەوە هندستانە 7.1 و 2017 بێتە 6.7 و 2018 بێتە 7.0 واتە چین پێچەوانی زۆرینەی وڵاتەکان 2018 پێشبینی گەشەکردنی بەهێزە و 2019 گەشەکە بێتە 7.4 بەرازیل ناقص سێ و ینی ئاستی گەشەی زۆر ینی ناقص 3.6 2017 بەرز بۆتەوە بۆ 0.7 2018 زیاتر بەرزەبێتەوە بۆ 1.9 2019 بێتە 2.3 واتە گەشێکی باش تۆمارەکە بووری بەرازیل و کۆتایی رووسیا لە سەدا ناقص 0.2 ینی 2016 بەڵام 2017 گەشەی بەرفراوانی بەخۆ بینیوە 1.9 و 2018 ئابووری رووسیا بە جێگیری ئەمێنێتەوە واتە 2017 پڕێتەوە 2018 بە جێگیری ئەمێنێتەوە کە 1.9 بەڵام 2019 ئابووری رووسیا چاوەڕوانی دۆخێکی خراپەکە لە ناو هەموو وڵاتەکانە زۆرینەی وڵاتان لە ساڵی 2019 ڕێژەی کۆبەرهەمیان بە دائەبەزێ بەڵام لە نێوانیانە هندستان و بەرازیل ئابوووریەکەیان چاوەڕێی گەشەکردنی خێرا ئەکا ئەمە بڕگەی پێشبینیەکان بوو. مەڵە بەرزان بەرنامەی ژێرخان پێشکەش کرا بە هیوای سوودبینین دا بەرنامێک ترخواتان لەگەڵ و کوردستانمان ئابوورێکی بەهێزی هەبێت.